ئەم خوێندنگایە کە دروست کراوە لەلایەن ڕێکخراوی ئەسبیەوە دروستکرا پێکهاتووە لە 6 پۆلی خوێندن و توالێت و تەواوی پێداویستیەکان کە بۆ پرۆسەی پەروەردە تایە دەسەبەر کراوە و تەجیز کراوە بە موبەڕیدەوە تەلەڤیزیۆن و هەموو ئەوانەی کە پێویستن بۆ خوێندنی سەردەمیانەی ئێستا تایە دەسەبەر کراوە. بەشێکی تری قوتابخانەکە کە مەترسی لەسرە داوامان لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان کرد کە لە ڕێگەی ئەو ڕێکخراوانەوە دێنە هەرێمی کوردستان و لە ڕێگەی فەرمانگەکەی بەڕێزیانەوە ئاڕاستە بکرێن بۆ ئەوەی خزمەتێکی زیاتر بە سنووری ئەم پارێزگایە بکرێەوە سێکتەری پەروەردە ژێرخانەکەی پێویستی زۆری هەیە ژمارەیەک لە قوتابخانە و خوێندنگامان پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە ومێ دەکەین هەم وەزارەتی پەروەردەوە هەم حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە بتوانێت هەڵمەتێکی باش لە ڕێگەی ئەو هەڵمەتەی کە پارساڵ دەستیان پێکرد لە هەڵەبجەوە دەست پێەکەین ومێ دەکەین بەردەوامی پێ بدەن.